خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لەبێ لەگەڵتانە بەردەوامین هەر لەسەر ڕۆژی پاکردنەوەی ژینگە ئێمەش پێمان باش بووکە گفتوگۆ لەسەرم بابەتە بکەینە گفتوگۆیەکی باش بووە گشتگیر بۆی کە بتوانین هەمومان هۆشیاریمان هەبێ لەسەرەوەی کە چۆن ژینگەیەکی تەندروستمانەیە ئەم ژینگەیەش پێویستی بۆیە کە هەم لە ڕووی وشکانیەوە هەم لە ڕووی سەرچاوە ئاویەکانەوە بە شێوازێکی باش بتوانین ئێمە پارێزگاری لێ بکەین و هەندێک جاریش بە هەردێک هۆکارە بێت ئەگەر پیس بوو بێت چۆن بتوانین هەوڵی بۆ بین پاچی بکەینەوە بە خۆشحاڵی و ئێمە بینین کە دوو سەرچاوی ئاوی سەرەکیمانێ ئەویش دوکان و دەربەندیخانە ئەم دوو سەرچاوەیە هەمووکو وزە هەمووکو ئاوی خواردنەوە پێویست ئەتوانی سوودی لێبینی بەداخەوە ساڵ بەهۆی وشکە ساڵیەوە ڕێژەی ئاو زۆر کەمی کردبوو کە هیوادارین بۆ مۆرزەکە هەر هیواخوازین کە بتوانین بارانێکی باشمانە بێ ئەو ڕێژە ئاوە بەرز بێتەوە لەگەڵەوەی کە ئەم ئاوە ئێمە بەکاری ئێهێنین لەلایەنی سوودی وزەی کارەباوە لەلایەنی ئاوی خواردنەوە و بەشێکی گرنگیشە لە گەشتیاری یعنی ئێمە هەردووشی بۆ گەشتیانی بۆ دوکان ئەو گەشتیارانێ ڕوو ئەکەنەوێت ئەم ئاوە کویان نکاتەوە سروشتێکی جوان ئەبەخشێ بە ناوچەکە بەڵام بەداخەوە زۆر جار بەهۆی پیسیەوە بەهۆی فرێدانی مادەی پلاستیکەوە کە ماوەی چەندین ساڵەمێنێتەوە بۆی خۆڵ و خاشاکانەوە ئەمە هەمووی لەو ناو سەرچاو ئاویە کۆ بێتەوە بەڵام دڵخۆشین بەوەی کە ئێمە ئەتوانین لە ڕێگەی ئەو ڕێکخراوەی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەرەکەین دامەزراوەی فیم کە لە بینیمان پار هەوڵیاندا هەردوو سەرچاو ئاویەکە پاکەنەوە بۆ ڕۆحە گەنجەوە خوێنە گەرمانەی کە لەم دامەزراوەیە کارەکەن بە کوڕ و کچیانەوە هەوڵیان نا بۆ دەستکێشەکان و بە زەرفەکانی بەدەستیانەوە هەیە هەموو وێنەکانیشماندی و هەستاش چەندین وێنەی جیاوازە بینین کە ئەو دەریاچەی بۆ ئێمە پاکەنەوە ئەمەش بۆ بووکە ئێمە ئەبێ هەوڵ بین ئەم زەنگی هۆشیاریە بخینە ناو کۆمەلگاوە ئەم دامەزراوەیە ئەم ڕێچکەی گرت چۆن لەگەڵ ئەوانە بەردەوام بین کەواتە دامەزراوی فیم لەگەڵ ئەم هەنگاوە باشانەی کە ئینێ لە بوارە کارە جیازەکانە چووکە بەستەنها بۆ ژینگەنیە لە هەموو بوارە جیازەکانە کاریە خۆی ئەکات بزانین پلانیان چییە؟ پلانیان چییە بۆی کە لەسەر ئەم ڕێچکەیە بەردەوام بن و کاری داهاتویان چییە و ئێمە وەکو کۆمەلگا پێویستمان بۆیە چی هۆشیاریەکمان هەبێ چۆن هاوکاریان بین چۆن هاوکاریان بین بەڕاستی ینی ئەو قسەی تۆ زۆر جوانە ئەوانە بینی کۆمەڵێک کوڕ و کچی گەنج لە ناو سەرچاوەیەکی ئاویان پاچێکەنەوە ئەی بۆ منیش زەرفیان نەگرم لەگەڵ یارمەتی بم چونکە ئەم هاوکاریکردە کارەکە خێراتر دەکات و ئەشتوانی هەماهەنگی ئەوە یان بۆ من زەرفەکە ئەسان کەمت ئاوەکەوە ئەمە کێشەکەمان کەواتە با بزانین چۆن ئەم کارانە بگرینە بەردەم ئێستا خاتوکە یار محەممەد وەکو ڕێخەری پرۆژە لە دامەزراوی بیم لەلای ئێمە میوانە خاتوکە یار زۆر بەخێربێ سپاس بۆ ئامادەبوونە سپاس بۆ ئێوە زۆر بەخێربێ سەرەتا دەستخۆشیتان لەکەین بۆ دامەزراوی فیم بۆ سەرپەرشتیار و هەتا هەموو ئەو کوڕکە گنەی هاوڕێتۆن کە لێ کارەکەن بۆ هەموو ئەو کەسانی کە هاوکاری ئێوەن دەستخۆشیتان لەکەین چکە کاریی مرۆیەکەن ئەمڕۆ ڕۆژی پاکردنەوەی ژینگەیە ڕۆژێکە کابێ زەنگێک بێ بۆ هەموو دینیا بۆ ئێمەش زۆر زۆر گرنگە دامەزراوی فیم لەوەی کە ئێوە بەردەوام کۆبوونەوە لەسەر ئەوەکەم پلانی داهاتوتان چی بێ بۆ ئەم پرۆژانەی جێبەجێتان کرد لەسەری بەردەوامە بن بۆ پاکردنەوە یاخۆ پلانی کەتان چییە؟ لە ماوەکانی پێشوە ئەمە و دامەزراویم چەند هەڵمەتێکی پاکردنەوەمان کردووە لەبەرەی بابەتی ژینگەی بە شازێکی گشتی ئێستا بابەتێکی زۆر گەرمە کێشەی ژینگەیمان هەیە خەریکە عێراق بەرەو بە بیابان بوون ئەڕوا ژینگەیەکی تاکو حدێت توێن بڵی بەرەو ناتەندروست ئەڕوا لەبەرەوە وەکو ڤین فاوندیشن ئێمە وەکو ئەرکێکی خۆمانەکە ئیش لە سێکتەرێکا بکەین لە بابەتێکا کە بتوانین سوود بگەێنین بە خۆمان بە کۆمەلگە و بنەوەکانی داهاتوش لەبەر ئەوە حەزەکەم بۆ دەست پێ بکەم کە ئێمە وەکو ڤیم دامەزرایی ڤیم تاکو ئێستا چەند کارێکی زۆر گرنگمان لە ژینگەیە کردووە و پرۆژەکانیشمان هەر بەردەوام ئەبن تاکو بتوانین تەسیرێ بخینە سەر کۆمەلگا و نەوعی لە هۆشیاری بڵاو بکەینەوە و خەڵکیش هاوکارمان بێت لە ئیشەکانە لە داهاتووە باش سەرکۆ باسی کردوتی سەرچاوە ئاویەکان ساڵی پار پاکتان کردوێتەوە بەڵام ئیشی ژینگە دۆستانەی تر بۆ پاکردنی ژینگەی کوردستان ئەنجامتانداوە بەدەر لەمە ئەگەر هەر بۆ ئەوەی کە بینەرانمان زانیارێکی گشتی تریان دەست بکەوێت باسی ئیشەکانی تر چالاکیەکانی تریشتان بکەیت بێژگە لە پاکردنی سەرچاوە ئاویەکان وەکو خزمەت بە ژینگە بەڵێ یەکێ لە کارە زۆر گرنگەکانمان ئەوەیە کە ئێستا پەنجەماسی ئەخینە سەرچاوە ئاویەکانی کوردستانەوە کۆش هەر ڕەبتی بەسەر سەرچاوە ئاویەکان هەیە بۆ بژانەوەی سەرچاوە ئاویەکانمان پرۆژێکی ترمان ئەوەیە سەوزکردنی سروشتی کوردستان بە ڕواندنی دار
ئەمە یەکێکە لە پرۆژەکانی ترمان چەند پرۆژێک ترمان هەیە وەکو پرۆژەی هایدرۆپۆنیک چاندنی ئاو کە شێوازێکی کشت و کاڵە شێوازێکی مۆدرنە لە دنیای زۆر تازە نییە لە کوردستانە شێوازێکی تازەیە لە زانکۆی سلێمانی بەشی کشت و کاڵ وەکو سنتەرێکی توێژینە و ئەکادمی بەکارێت لەوێ بۆ کشت و کاڵکردن لە ڕێگای ئاوە کە بەڵێ لە سایەنەوەی ئاوی ئەم سنتەرە خۆی ریسایکل ئەکاتەوە و چەند پرۆژێکتری ژینگەیمان هەیە وەکو وبسایتێکمان هەیە بۆ داتا کۆلەکشن کە خەڵکە توانێت بەحسی تیادا بنێ و لەوێشەوە زانیاری وەرگرێ بۆ توێژینەوەکانیان لەسەر بابەتی ژینگەیی باشە لەگەڵەوەی کە ئێوە ئەم کارانە ئەنجامێن بێگومان پێویستی بە دەستی کاری باشی شانی پێویستی بە توانای باشە لەگەڵەوەی ئەو کۆمەڵێک لەو کوڕکچانەی کە لەگەڵتانان بۆ کارێکی پاکردنەوەی سەرچاوێکی ئاوی ئەرچێکی زۆریەوێ بینیمان لە دەربەنی خان بە گەڵابەی گەورە خۆڵ و خاشاک ڕۆشتی یانی وای کردبوو هەر کەسێکە ڕۆی ئەگە لەسەر پردەکەەوە لەسەر سەدەکە سێری ئاوەکەت کرا ماسەکان هاتبوونە سەرەوە هەستیانەکە ژینگەی ئاوەکە پاک بۆتەوە هەماهەنگیتانەیە لەگەڵ هیچ شوێنێکی کە بتوانێت هاوکارتان بێ دەستی کاری باشترتان بۆ بێنێ بۆی کە بتوان ئێوە کارەکانتان بەسوی ڕایکن بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە وەکو دامەزرایڤم هەماهەنگی و هاوبەشیمان هەیە لەگەڵ چەند کەس و لایەنێکی جیاوازە بوون نە شارەوانیەکان بووم نەهەنە وەکو وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو وەکو پۆلیسی بەڕێبەراتی پۆلیسی دارستانی سلێمانی و چەند کەس و لایەنێکی ترن کە هەمیشە هاوکارمانە لەم کارانە ینی بەپێی پێویست بەپێی کارەکەی کە ئەنجامین ئەنجام بۆ بابەتی پاکردنەوەی باسی دەربەندی خانە کرد بە ئاماژە بۆ پرۆژێ بم بۆی بینەرانی زیاتر زانیاریان هەبێت لەسەری ئێمە مانگی کۆتایی 4 2025 لە بەنداوی دەربەندی خان دەستمان کرد بە حملەی یانی کامپینێکمان کرد بۆ پاکردنەوەی بەنداوی دەربەندی خان کە لەو کاتەیە ئاوەکە خەریب و سەرڕێژ ئەبوو پێش ئەوەی سەرڕێژ بێ بتوانین ئاوەکە پاکینەوە لەو خۆڵ و خاشاکە لەبەری دەربەندی خان سەرچاوی سەرەکی ئاوی 850,000 کەسە ئێمە پرۆژەکە 5 ڕۆژی خاند و بە بێ مبالەغە 300 تەن خۆڵ و خاشاکمان لە ئاوەکە دەرهێناوە کەلۆریەکان پێوە ئەنی خزمانتە سەر قەپان پێش ئەوەی عەفوم بەڵێ و دواتریش کە خۆڵ و خاشاکی تیا بووە حسابمان کردووە نزیکی 300 تەن خۆڵ و خاشاکمان دەرهێنەوە لە بەندای دەربەندی خان هەنێشتی سەیری تیا بوو بوونمە پاژماوەی خەستەخانەکان دەرمانی کیمیایی و سامپڵی تومەر لە هەتا لە ڕستپەکانی شوانە هەیە گەرداندرابێت سامپڵی تومەری تیا دۆزراوەتەوە ئەمە گرنگە خەڵک لەوە چێ بگە ئەمە ئاوی خواردنەوەیە ئەمە ئاوێکە خەڵک خۆی پێ ئەشوات ئێمە وەکو وێم توانیمانە بەشی سەرەوەی ئاوەکە پاک بکەینەوە بەڵام لێرە ئەرکێکی تر هەیە مەسئولاتێکی تر هەیە کە پێویستەکە بێجگە لەوەی ئاوەکە بەتەواتی پاک بکرێتەوە لەلایەن خەڵکەوە لەلایەن دام و دەستگا حکومیەکانەوە لەلایەن نەخۆشخانەکانەوە کە مەسئولاتێک هەیە بۆ پارێزگاریکردن لە خەڵک پارێزگاریکردن لە ژینگە فرێدانی ئەم پارچانە ئەم نەخۆشیانە ئەم سامپڵە هیتومەرە یاخود ئەم دەرمانە بەسەر چوانە کیمیایانە تاکو چەند تەسیری هەیە لەسەر خەڵک باشە خات و کەویار گرنگە دوای ئەوەی کە تۆ بۆ نمونە ئەم پاشماوە دەرمانیانت بتۆزیتەوە ئێوە وەکو دامەزراویفین بە دوواداچوون تا کرد لە چوو ئەمانە کراوەتە ئێوە چێ ئەم کاری کردو بۆ تۆ لە بەروی بێت کە شوێنەکەت پاکردەوە بە دوای سەرچاوی پیسەکە بکەڕێت کە چی ئەماکەل بووی جاریکە دووباری نکاتەوە هەڵتان ناوە کار لەسەر ئەو بکەن بۆ نمونە پاشماوی پلاستیکە ئی کارگەیەکە بچین کارگەکەی قسە بکەین و ئەگەداریکەنەوە کەم ئاوە بۆ خواردنەوە و بەڕێزێڵێ پاشماوی نەخۆشخانەیە بچین بزانین چ نەخۆشخانەیەکەم کارە ئاگاچکە پاشماوی نەخۆشخانەوەی بن پێم وابێ دوجار ئەسووتێنرێ بۆی نەمێنێت و هیچ پاشماوی تر بەجێنێڵە چکەمی خراپە لێکەوتی خراپی بێ بە دوجارجوت ناکرد بۆم بابەتە بە شازێکی گشتی بە دوواداچوونمان بۆ کردووە بەڵام ئەوەی کە زۆر دیارە لەبەرەوەی ئاوی دەربەندی خان لەسەر تانجەرۆیە و لە تانجەرۆشەوە شوێنێکە هەموو خۆڵ و پیسی و خاشاکەکانی سلێمانی ئەخرێتە تانجەرۆ لەوێوە کە هەر شتێ فڕێ ئەدرێ لە تانجەرۆ یەتەوە بەناو ئاوی دەربەندی خانە هەل ئاوی دەربەندی خانە ناوەستانی ئەم ئاوە ئەڕوا بۆ خوارەوەی عێراقیش لەبەر ئەوە بابەتی ئەم خۆڵ و خاشاکە لەوە گەورەترە با بڵین چی خەستەخانەیە کردوێتی یاخود چی شەخصێ بە تایبەتی ئەمەی کردووە ئەوەیە کە تانجەرۆ زۆر نزیکە لە شارەوە و تانجەرۆ
بە تەواوەتی خۆڵ و خاشاک و پیسەکەی ئەچێتەوە ئاوی دەربەندی خان و ئەمەش کاریگەریەکی زۆر نێگەتیڤی هەیە لەسەر کواڵیتی ئاو و کواڵیتی ژیان لە ناو ئاوی دەربەندی خانە و بەدوای ئەوەش ئێمە هەرپار مانگی حوت چوینە بەنداوی دوکان بە هەمان شێوە بەنداوەکەمان پاکردەوە و بەدوای ئەوە لە مانگی نوۆیە زەی دوکان لە قەشقۆڵیمان پاکردەوە ئاوی قەشقۆڵی گیرایەوە لە سەدەکە و بووی ئاوەکە پاک بکرێتەوە لە زەی دوکانە لە قەشقۆڵی لەوەشە هەنێ شتی زۆر سیرمان بینی بۆ نمونە گولەی RPG گولەی RPG چیەکە لە ناو ئاوە لە ئاوی خواردنەوەیە ئاوی دوکان سەرچاوی ئاوی خواردنەوەی سلێمانی دوکان چەمچەماڵ و هەموو شار و شارچەکانی دەوروبەرێتی بۆ خواروی عێراقیش ئەچێت بزەبەدانی هەموو ئەم ئەوانە ئەچنەوە خواروی عێراق بەڵام یەکەم کەس خۆمان بەکارهێنین یعنی ماڵی خۆمانە کە ئێمە ئاوا پیسێکین باریکاتە بارود لەو ئاوانەیە و چەند شتێکی تری تیا بوو وەکو بابەتی نوشتە و دوعا و پلاستیک و ئەوانەشی بە هەمووان شێوەتیا بووە کاتە ئەمە خەڵکیش مەسئولە لەم ئاوانە کە پیس ئەبێت بە دەرەجەی یەکەم خەڵکە کە ئەم شتانی تێ ئەکەن و باوەڕ ناکەم لە هیچ شوێنێکی دنیای هەبێت کە گولەی RPG لە سەرچاوی ئاوی خواردنەوەی خەڵکا بدۆزرێتەوە ئێمە دانێکمان دۆزیەوە ئیتر چەنی تیا بووە یا ئێمە نەمان بینیوە ئەوان نازانم ئێستا ئێوە یەک دنیا هەوڵی جوانە یان ئەم ئاوانە پاکەکەنەوە بەڵام بەداخەولانێ ئەم ساڵ ئەگەر بچنەوە ببینەوە کۆڵێک شتی سیر و سەمەرەی تر بە ڕێژەیەک و قەبارێکی یەکجار زۆر هەمیسان کۆبکەنەوە لا دوایەک هەویارخان ئەبێ ئەم هۆشیاری چۆن لە ناو تاکی ئێمە بڵاو بکرێتەوە بۆەوەی کە خەمی هەمومان بێت ژینگە پاراستن هەر لە منێکی تاکی ئاساییەوە هەتاکو ئەو کەسێک کە بەڕێوەبەری نەخۆشخانەیەەکە بەڵێ بەتەکید ئەوە شتێکی زۆر گرنگە بۆ منە ڕێکخراوەکان مەسئولیاتێکان هەیە لەلایانی هۆشیاریکردنەوە کە خەڵک هۆشیار بکەنەوە لە زیانەکانی ئەم خۆڵ و خاشاک و پیسی و یاخود پاژماوانە کە ئەخرێتە ئاوەکان و یاخود ئەخرێتە ژینگەوە بەڵام هەر ئەوە نییە خەڵک ئەبێ خۆی ئاستی ڕۆشنبیری خۆی بەرز بکاتەوە خەڵک ئەبێ لەوە بزانێ ئەم شارە ئەم ئاوە من ماڵی خۆیەتی وەکو چۆن ئێمە لە ماڵی خۆمانە شوێنێکی خۆمان هەیە پێویستەکە پاک بێت لەبەری ئێمەی تیاژێنێ ئێمە ئیسفادەی لەکەین و بە هەمان شێوە ئەم ئاوە ئەم خاکە هەرهی ئێمە ماڵی ئێمە کەواتە یەکەم کەس تاک مەسئولەوە دوای ڕێکخراوەکان و بەدوای ئەوە دەستگا حکومیەکان بوومنە وەکو هەنە شتێ پرێ بەنایە سەیەگر کەسێ پشتی فڕێایە ئاوە عقوبە بدرێ بە ڕێپارە و تاکو حەدێ ئەوەی ئاگادارم ئەمە ئەکرێ بەڵام کەم تا زۆر فەرقی هەیە پێویستی بە تۆڵیش هەیە پێویستی بەڵی زیاترە ئەبێ هەموو شوێنە گەشتیاریەکان بە تایبەتی ساحب کەپرەکان خۆیان بە مەسئولی شوێنەکانی خۆیان بزان و سەخت لە خەڵک بکەن کە چاودێری ئاوەکان و دەستان خۆش بێت بە هیوای ئەوەی کە هەمومان هۆشیار بین بەس دامەزراوی فیم نەبێت کە بیر لەم خەم خۆریە بکاتەوە بیر لەوە بکاتەوە کە سەرچاوایەکان پاکاتەوە هەر کەسێکمان ڕۆژێک بچینە سەر ئەو شوێنە بە ئەوەی کە لەگەڵ خۆمانایە بیهێنینەوە هەڵینێنە ئاوەکەەوە کە منەوەم کرد بەڕوا بکە گەشتیارێکیش لە پەناما بێ چاو لە منەکە ئەوش بە هەمان شێوە بێ ئەم تاکیانە کارمان لەسەر کرد ئەتوانین سەرچاوەیەکی ئاوی پاک و زەوی و ژینگەیەکی پاکمان هەبێت بۆی ئەگەکەشی بۆ هەموو یاسا لە پشتێت یاسا ئێمە زۆر جارەڵێن تاکی ئێمە چێتە ئەوروپا بە شێوەیە کە دێتەوە کوردستانی خۆمان بە شێوەیە کە زۆر گوێناتێ ئەو یاسایە زۆر دەورە بێت بەدڵنیایەوە دەسەکانی خۆش بخاتەوە یان سپاس بۆ دامەزراوی فیم بۆ هەمووتان لەبەرەوەی کەوە خەمخۆرانە بی لە بابەتەکانی ناو کۆمەلگاکەنەوە چکە من بە یەک بابەتەوە ناڵم بە ژینگە بۆ هەموو بوارە جیازەکان بۆی کە بتوانن ئێوە وەکو دامەزراوی هەمیشەی بابەتە زیندوەکان بێنن کاری لەسەر بکەن و ئێمەی هاوڵاتیش هۆشیاریمان هەبێت لەسەر دووبارە سپاس بۆ دەستان خۆش بێت.